دیسان و دراوکی تر هاوشێوەی گوگل کوین کاروەکو دەبینم بیتس کوین باڕێزان ئەمە یەکێکە لە فێکترین دراوەکان کە خەڵکی کوردستان ئاگادار دەکەمەوە دخولی ئەم دراوە نەبن بە تایبەتی خەڵکی شاری سلااو کریپتۆچیاکان هیوام لە هەر شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن دیسانەوە منی هاتمەین لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت لە پێیجی فێسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت هەروەها لە چەنەلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت وا بە ڕێزانەکە یەکەم جارە و چەنێلەیە بینن لێرە چەنەلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە من هاتموئین هەموو ڕۆژانی شەمە دووشەمە چوارشەمە و هەینی ڤیدیۆکانی سەبارەت بە کریپتۆکارنسی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی لەناو ئەم چەنێلە ئاپلۆد یاخود پەخشەکەم بۆ ئەوەی زانارەیەوە لەبارەی کریپتۆکارنسی ببەمە سەرەوە هەروەها ئێوە بتوانن لە ڕێی ئەم چەنێلەوە بێ بەرامبەر دراوی ئەلکترۆنی و هەروەها دولاری ئەمریکی بەدەست بهێنن گەر حەستان لەم جۆرە ڤیدیۆانەیە و بۆ ئەوەی ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن دەتوانن چەنێلەکە سابسکرایب بکەن زەنگوڵای تەنشش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێک ئەمە ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود پەخشەکەم یوتیوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە ئاوادارتان بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکان ببینن بەداخەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان کە بێ ئەوەی بررسی یاخود تحقیقی دراوێک بکەن بەم شێوەیە مارکێت کەپی دراوێک کە نازانم فێکە یاخود نە دەستکاری کراوە یاخود خەڵکی ئێمە دوخولی ئەم دراوە بۆ بە تایبەتی خەڵکی بادینە کە بەم شێوە مارکێت کەپی دراوێک کە هیچ نییە و فێکە بەرز بکەنەوە بەڕێزان کاتان لێ یەکەم پێشەوەی دخولی هەر دراوەیەک بن تحقیقی دراوەکە بکەن ئەمە یەکێکە 100% ئەو دراوانەی کە هاوشێوەی گوگل کوینە و فێکە بەڕێزان فێکە کاتان لێکم دخولی ئەم دراوەی نەبن بە تایبەتی خەڵکی بادینان تەماشا ئەگە دراوێک بە مارکێت کەپی 29 میلیۆن دلار بێ چۆن دەبێت کە مارکێت ڤڵۆمی 24 کاتژمێری 941 دلار بێ بەڕێزان ئەمە نافرۆشێ ئەم دراوە ئەگەر تۆ بفرۆشێ ئەگەر تۆ باید 100 دلارت هەبێ بچی بۆ نمونە ئەگەر بچی بفرۆشی بڕوا کە 2 سنتتە دەتێ بڕۆن تاقی بکەنەوە من لە ڤیدیۆکانی داهاتوودا زیاتر لەسەر ئەم بابەتەی ڤیدیۆ دروستەکەم بەڵام ئەمڕۆ هاتم زۆریش بەهیچ بووم بەڵام هاتم بە پەلە ڤیدیۆیەک لەسەر بیتس کوین دروست بکەم کە بە ئێوە ڕابگەینم خەڵکی بادینان خەڵکی هەرێمی کوردستان ئەمە یەکێکە لە دراوە فێکەکان تکاتان لە یەکەم دخول مەبن چونکە ئەم دراوە بە هیچ شێوەیەک نافرۆشرێ مارکێت کەپی 941 دلار نۆ وەرەقەت خوا بۆ 29 میلیۆن دلار ئایا ئەمە شتێکی منتقیە نەخێر ئەم دراوە ئەگەر بفرۆشرێت و با 1000 دلاریش دەبێت 2 سنت دەگەتێ کاتێک کە دەفرۆشی دڵنیا بن لەوەی تەنها لە پانکێک سواب لیست بووە و مارکێت کەپی بەم شێوە چوویتە سەرێ دڵنیا بن لە داهاتوودا تیمیان پڕۆژەیە هەروەکو زۆربەی پرۆژەکانی فێکی وەکو بیتس کوین پارەکی باش کووەکەنەوە پرۆژەکە دەبەستن و دەڕۆن هەروەکو گوتم لە داهاتوودا ڤیدیۆ باشی لەسەر ئەم پرۆژە دروستەکەم تەنها هاتم ئاگادارتان بکەمەوە ئیتر هیچ نەما خواتان لەگەڵ